هي بكاتي كمالات هي بكاتي روحية وزاد هرهم ما فكان لو أفرت استعملته يعني بنابي الشرف ولا بلو جبهة لنفسه بنابي الشرف وآخرته دبي سمعي ما يقبل يجي والله نابي بستا فلان حتى نابي بستا فلان شوي نابي بستا فلان كور نابي بستا فلان بيستيفال نابي بيدو كاتو كرش خوش نابي بيدو كاتو كرك هوجي نابي بيدو كاتو براكين بريتو غلطي غلطي شكلتها بويني حبيب بريتو غلط يعني هم أو كوت بنداني كنا خزان درسوا وأفراد برامر بفياو رجع كأني بيز ده أشتغل براوتين رانجا بيز تشتغل سطانوات يو كوت بنداني كده سافرت ناكات سطادي وكوت بنداني كده خلي بياو كده لذا ذكر كومالي بسيارة الشام بس هم درفتك يا حكاتك كمان همش أو بسيارة زهرانة كنا بابتك كده هم ذكرتو دراسيك بو خدي نعم الشيء كمالات كليرو يعني إذا كمال جيدا كرينا دي أفراد بتشتغل فرني رينا دي فنا كان فرني فوت وابكار ستوري بدري وشار زي الأخبار فرني روشن ميديا كان وسكان ده بيابكار تكلم كوني كمالات كان كمال جبيتني دو أجزار كويدي دابو ملك كويدي بابو براو كويدي كمالك شبين ليروا تواني آسي دوا كوتني وشاري كمالاتي ده بخير كناقي قرانش كمالاتي بو دبروا وشاري كمالاتي مرجع بيش كوتني كمالاتي توجه وشاري تبو وشاري اشتويت كمان زادي يمكنه زادي خندين وزادي زمانه كأفراد لو تكيفوا ببشكرة كبير بكاتوا لو تكيفوا ببشكرة بنوسي لو تكيفوا ببشكرة بخوينتوا لو تكيفوا ببشكرة لبرامبر تحليل السياسي ده خوينه وخوي هبيتي وكو كسر شكرا دوار إيدي تون الوافد الوزارة تواني روبرو شكان شارك بس زماني تون تواني برقية خلقاته بتسريك هو زماني بتقول مع مني خوي خزانة كيو كمال قشو يا ساشو ترادسيوني كمال كيو تطير روحي كمال قشو كاتن يعني خدي نيشني أفراد لوي كخويندن كاتن كوس بيشي هذا قولي لبردم ويكا دوازار خدي وافدة بيتك ويلك يا وفا خدي وافدة بيتك ويلك يا وفا زور زارا بيسين زوبي جندكاني معه والله كاتب من أتم كتير نحن دوار دينم تعقتي بند وبادور ومكر بازي من دوار كله تماشي كتير نحن دوار دينم واتا كأوي تو مغزاي بيش توغرا واتا أجلا من بهواتكم يسورينم بهواتكم كاربيكم بهواتكم تعاملي دغلكم بهواتكم هر سودانيشا بهواتكم هر شيء كم رنجا أصلا بينبي رنجا هش بيش يكاتو بلام رنجا أفرتك وشيار في دوارا دوازار كمالكش كي بس دارات نبي رنجا بيسانو بدواداتوني بوسر كمالكش كي ليرجع سستيش جنة ورخاوي أفرتكان يعني رخاوي أفرتكان بجوازي بيدبوتنين سستيك هي كتاز أنام تواني رولي كاريجري فلان ده لنا وكمال قدر بيني لو شاكمي أفرد تنانا شاكمي خدي بياوش لوي بيوديش من لبان لنا هدور قصاد البيت أول شيء قريته بوسي لما خدي أورك كلا وأنا درس كلامي حسبا هالقري بيامي حسبا لا درس محسب بترازي أما دنين بيدا ما فد سنوات إنساني كان يفرد كنوان بدوي أوان وقو كادير يشي حزبي أفرتك تنظيم كان بو رخلال فلان واتا خدي رخلال أفرتان زهر نارش ليني ويزكي كذا وزارة يبقى حزب فلان كانت عندنا حزب فلان بوي وزارة زان همجار في باتو ياخذ الشيء يعني تاس رخلال أفرتان لصدا هاشتاي كاركاني أنتواني وأنزال زبرته دبلو خدي بيامك فلان بزر كله لباتو خبر بدوي قران بدوي دابين كله براسو بربيدك ما فكان يفرد هولدن هذه كلها وكو دور مرة كسوار بر بينز بر دوري دابي يقبل خوي تشبكة بيئوي في بلن كاك ما فكان توني بس لو أساسي ما خبر بتوقي فدهن أنا أورك لوا دوازار بالوردية كان حزبك من وارو حزبك من بيش لو قدام زان رخلاو كان حزبك من نازان مسير حزبك من وايا يعني حزبك من لبلوي بارنداتي حزبك من لبلوي كونترول نازان مسير دوازار أو أفريقيا وايد أي كات عندنا حزبيو تنها التزاماتي كوبنو أو بنوي بسر ده أسفينه إيدي دمار يدري دمار في هذا به دمار دخلين ضدهن تمر خلال أفريقيا لأن دام كان يخشون تواني كان كأس ده أفريقيا دام دخلين دكتور يقرن وسافين أو برسالة دخل رخاوة كمان رخاوة أفريقيا أندامي خويها دنا أفريقيا يجريهن دوا سكات شنو ما فكرة آية أو رخاوة توانيتي نكعت بباتو بكرين هذا باعتبار إنساني اللي وافقنا وخزانة كدرينتو يعني أول بقولكم فاكرك فراسي دبلوي تأسا
ڕێکخراوەکانیشمان لەسەر ئاستی واقعی بابەتی معاملە لەگەڵ کێشەی خۆیان ناکەن لەگەڵ پەیامی خۆیان ناکەن ئەوانیش زەمینی زیاتریان بۆ خۆشکردووە کە ببنە کاڵایەک بەدەست پیا و کاڵایەک بەدەستدابوونەریتی و سیستەمە دواکەوتەکانی ناو کۆمەڵگە. دوای ئەوەی باس لە جیاکاریانەکە باس لە جیاکاری دژی ئافرەتکە لەسەر لە بوارە جیازیەکان و لە بواری خوێن بەتابەتی بێگومان لە بەرامبەر ئەو جیاکاریانەی نێو کۆمەڵگەی مرۆڤایەتیشدا هەوڵ و کۆشش و پێکۆشان و خەباتی خەڵکی وشیار و خەڵکی هونارگیر و خەڵکی هزرمەند و ڕێکخراوی ئافرەتان و هەروەها زاوی پێویستی لە جیهاندا لە خۆی نەکەوتە لە کار نەکەوتە ئەویش بەردەوام هەوڵێکی داوە بۆی بتوانێت بەتایبەتی وڵاتە پێشکەوتوەکاندا بۆی بتوانێت مافە ئینسانیەکانی ئافرەت دەستەبەر بکات. بەتایبەتی لە ئاستی نێودەوڵەتیدا کە لە نێو کۆمەڵی یەکگرتووەکان وڵاتی کۆمەڵی یەکگرتووەکان یاخود UN لەوێەوە کە ئۆرگانیش تایبەت هەیە بە ناوی کۆمیسیۆنی تایبەت بە بارودۆخی ئافرەتان کە توانیوێتی کۆمەڵێک هەنگاوی باش بێ بۆ بەرگریکردن مافی ئافرەت برەودان بە مافی ئافرەت هەوڵدان بۆ دروستکردنی علاقەیەکی ئینسانی لە نێوان خودی ئافرەت پیاوەکەدا. ئەو کۆمیسیۆنە لە یەکەمی پێشخەری خۆیدا کە لە ساڵی 1970 بەدواوە دامەزراوە لە یەکەمی دەست پێشخەری خۆیدا کە داوێتە UN بۆ ئەوەی قسە لەسەر بەرنامە پرۆژەکەی ئەو بکرێن بە تایبەتی بە پاراستنی مافەکانی ئافرەت. پرۆژەیەک بوو کە دوجار ئەو ڕێکەوتنامەی ئێستا لێکەوتەوە کە پێی دەڵێن ڕێکەوتنامەی نهێشتنی هەموو جۆر جێکاریەک دژی ئافرەت، بەڵام ئەو ڕێکەوتنامەش ڕوانە نەگەیشتووەتە جێ بە کۆمەڵێک قۆناغدا تێپەڕوە. لە ساڵی 49 تا 59 واتە لەو دە ساڵەدا ئەو کۆمیسیۆنە دوای ئەوەی کە پرۆژەکەی خۆی پەسەند کرا ئەو پرۆژەی ئەو ڕێکەوتنە پرۆژەی واتە ڕێکەوتنی نهێشتنی هەموو جۆر دژاکاریەک کە 22 ساڵ بەر لە ئێستا دامەزرا لە ساڵی 1979 واتە لە 22 ساڵی پێشتا 2020 توانی کۆمەڵێک ڕێکەوتنیش لەسەر ئاستی نێودەوڵەتی بێنێتە دی. یەک لەوانە ڕێکەوتنامەی مافە سیاسیەکانی ئافرەت، هەروەها ڕێکەوتنامەی ڕێگەزنامەی ئافرەتی شوکردو کە ئەو دوو ڕێکەوتنامە کاریگەریی زۆریان هەبوو لەسەرەوەی ئاراستەی سێ کۆمەڵگە پێشکەوتوەکان و هەروەها سیستەمی سیاسی و یاسای وڵاتانەش بگۆڕن بۆ مامەڵەتکردن لەگەڵ ئافرەتدا. بە هەمان شێوە لە ساڵی 65 کۆمیسیۆنی ناوبرا و زارمانمەیەکی دەرکرد بۆ ئەوەی بێتە پاڵپشتێک بۆ ڕێکەوتنامەکان. لە ساڵی 75 لە کۆنگرەی جیهانی UN سەبارەت بە دێی ئافرەتان یاخود بە دێی ئافرەتانی جیهان واتە لە نێوان ساڵی 75 ئەو دە ساڵە بە چی ناسرا بوو بە دێی نێودەوڵەتی ئافرەتانی جیهان. لە نێوان ئەو دە ساڵەدا کۆمیسیۆنی تابێت بە بارودۆخی ئافرەتان توانی کۆمەڵی هەنگاوی باش بێ زارمانمەیەکی سەرتاسەری بە زۆربەی دەوڵەتەکان وەرە بکات و بێتە ڕێکەوتنێکی نێودەوڵەتی باوەڕ پێکراوە. هەروەها لە ساڵی 1986 لە کۆنگرەی کۆپنهاگن واتە دوای ئەوەی دوای 30 ڕۆژ بەسەر ڕێکەوتنامەکە دوای ئەوەش کە 20مین وڵاتاتە ڕێزینەتەوە یەکگرتووەکان ئیدی بە یەکجاری ڕێکەوتنامەی نهێشتنی هەموو جۆر جیاکاریەک سەسپا و بۆ ئەمرێکی واقع لەسەر ئاستی نێودەوڵەتی توانی کاریگەری خۆش لەو بوارەدا بکات. ئەو ڕێکەوتنامەیەک ئێستا لەبەر دەستمانە 64 دەوڵەت سەرەتا ڕەزامەندی خۆی لەسەر دەربەر و پەسەندی کرد، دوو وڵاتیش هەر لەو دوایەوە پەسەندیان کرد. ئێستا کە دوا ژمارەی ئەو وڵاتانێک کە پەسەندیان کردووە و ڕەزامەندی خۆیان لەسەر دەربەریەوە پابەندن پێ بە بڕیارەکان و بەندەکانی ڕێکەوتنامە نزیکەی 157 دەوڵەتن کە ئێمە قسە لەسەر ئەو بەندانەکەین، باس لە یاسای وڵاتیشمانەکەین. بۆ نمونە لەبەرەوەی ئێمە لە کوردستاندا زۆر باس لەواکەین کە دەبێت کۆمەلگەیەکی دیموکراسی، کۆمەلگەیەکی مەدەنی، کۆمەلگەیەکی کراوە دامەزرێ، تۆ دەکرێت سوود بۆی پاڵپشتی ئەو وڵاتانە، پاڵپشتی دنیا پێشکەوتوو، پاڵپشتی ئەو وڵاتانەی کە بڕیار بەدەستێت، پاڵپشتی ئەو وڵاتانەی کە ئیش بۆ چەسانی مافە ئینسانیەکانەکەن، دەستێوەردانی مرۆی یەکەن بۆی چەسانەوەکان نمێنەوە، چەسانەوەی ڕەگەزی، چەسانەوەی نەتەوەی بی، چەسانەوەی مەزهەبی بۆ ئەوەی تۆ سەرنجی وانە زیاتر بۆ خۆی ڕاکێشی، هەم بە خازانجی خۆت و دۆزەکەت بگەڕێتەوە، دواترش بە خازانجی خۆی کۆمەڵگەکەت بگەڕێتەوە بۆی پەیوەندیش کۆمەڵایەتی دروست بێت. ئەکرێ حکوومەتی هەرێک لە کۆمەڵێک هەنگاودا کە بڕیاری ئەوەدە هاریکاری کۆسۆڤۆ بکە بۆی بناسێت لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆی حکوومەتێکی خێرخوازە. ئەکرێ حکوومەتی هەرێمیش لە ڕووی یاساییەوە هەنگاوێکی وا بنێت ئەگەرچی خاوەن شوناسێکی سیاسی ناسرا و یاخود خاوەن کیانێکی سیاسی دامپێنەراو نییە، بەڵام ئەتوانێت ببێتە بەشێک لەو ڕێکەوتنامانە و مۆری بکات و دواتر لە نێو یاساکانی خۆی لە نێو دەستوری خۆیدا دەبڕێژێت
بۆ ئەوەی سەرنجی وڵاتانی پێشکەوت و ئەوانەی کە لە خەمی دیموکراسیەت و ئەوانەی لە خەمی چێشێک بودەن بۆ خۆی ڕابچێشێت. ئەو ڕێکەوتنامەی کە لێرەدا هەندێک لە بەندەکانی فڕێنەوە ڕێکەوتنامەکە بۆ خۆی تابلۆیەکی کۆمەڵێک بەندە کەسی بەندە خۆی دەگرێت هەر هەموو بەندەکان لە بوارە جیاجیەکانی کۆمەڵایەتی ئابووری ڕۆشنبیری سیاسی فەرهەنگی بۆ بەرگریکردن لە مافی ئافرەت و هەروە پارێزکردنی مافەکانی دانراون هەروەها بۆ نەهێشتنی جیاکاریە دەشتی ئافرەتەکانی کۆمەلگا بەرباد دەکرێت. دەکرێت بەدەوەی بێنە سەر بەندەکان پوختەی ئاراسی بەڕێز بکەین لە دیبارەتەکەدا هاتووە کە نێشتنی جیاکاری و دەوکردنی یەکسانی نێوان پیا و ئافرەت دوو بنەما و بەهای بنەڕەتی کارەکانی وێن و ئەرچێکی پێویستی نێونەتەوەی پێک دەهێن و پابەندبوونی وڵات پێوە زۆر زەڕوە. دوو ئەو ڕاستیە هاتووە هەروە ڕوون کراوەتەوە کە هێشتا لە پانتایەکی بەکراوانی جیهانی جیاکاری دژی ئافرەت پیاده دەکەیت کە ئەمەش بەڵگەیە بۆ ئەوەی مەکانیزمی بەرگریکردن لە مافەکانی ئافرەت لاوازە و پێویستی بە بەهێزکردن و پاڵپشتی پراکتیکیە بۆ زەمینکردنی زیاتر بەرگریە لێرە بێ کە گرنگی یاساوە دەبێت لە کۆمەلگەی مرۆڤایەتیدا تا ئێستا جیاکاری زۆر دارەبێ ئەو خەباتێکی ئەشکرێت لە ئاتی کوردستانی لاوازە بۆ لەبەر ئەوەی میکانیزمی بەرگریکردنەوە مافانە لاوازە بۆ لەبەر خودی یاسای وڵاتانە پشتیوانی ئەو میکانیزمە یعنی خودی ئەو یاسایانە خودی یاسای وڵاتە سیستەمی سیاسی پشتیوانی ئەو هەوڵانەیە بۆ بتوانێت بکاتە بڕیاری سیاسی. ڕێکەوتنامەی جوابنی هەموو جۆرە جیاکاری لە دژی ئافرەتان بەندی یەکەم بە مەبەستی ئەو ڕێکەوتنامەیە واژەی جیاکاری لە دژی ئافرەتان بەمانای هەر جۆرە جیاکردنەوە بەدەرکردن و سنوردارکردنێکە لەسەر بناغی سێ کەس کە بە مەبەستی یان دەبێتە بەرگرتندا یا پشتکردنەوەی دامگیانان و بەرخۆردابوون و پیادەکردنی ئافرەت شووی کردبێ یان ناوە لەسەر بنچینەی یەکسانی بەفێوەدا بۆ مافەکانی مرۆڤ بۆ ئازادی بنچینەکان لە بوارەکانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و مەدەنی و هەر جۆرەش. بەندی دوو وڵاتە لایەنەکانی ڕێکەوتنامەکە جیاکاری لە دژی ئافرەتان بە هەموو جۆرەکانی محکوم دەکردن ڕاستین بەوەی پێ دواتکردن هەموو شێوازێکی لەبار بەکاربێنن بۆ گرتنەبەری سیاسەتێکی بۆ لەبەرکردنی جیاکاری لە دژی ئافرەت و بۆ مەبەستە شەمکارانە ئەنجام دەدەن هەرێ بەردەستەکردنی بنەمای یەکسانی نێوان پیا و ئافرەت لە یاسای نیشتیمانی یان هەر یاسای یەشتری گونجاودا ئەگەر تا ئێستا بەربەستە نەکرا و دڵنیابوون لەوەی ئەم بنەمایە لە ڕێگەی یاسا یان هەر ڕێگەی یەشتری دەبارەوە بە شێوەیەکی واقعی تێراوچونچە دەکرێت بە گرتنەبەری ڕێو شوێنی یاسایی یان هیچ بە سزاشەوە ئەگەر لەبار بوو بۆ لەناوبردنی هەموو جۆرە جیاکاری لە دژی ئافرەتان. سیم دامەزرانی پاراستنی یاسایی و مافکۆمەڵەکانی ئافرەت لەسەر بنچینەی یەکسانی لەگەڵ پیا و دڵنیابوون لە پاراستنی واقعی ئافرەتان لە هەموو جۆرە جیاکاریە لە ڕێگەی دادگای بەتوانە و دامەزراوەی گشتی ئەمڕۆ دا بۆ بەدوورکردن لە هەر جۆرە کار و گوزارێکی جیاکاری لە دژی ئافرەتان و دڵنیابوونەوەی دەسەڵات و دامەزراوە گشتیەکان بەپێی ئەم ئیلزامە دەستبوونێت. لە بەندی سێمدا هاتووە وڵاتە لایەنەکان لە هەموو بوارەکاندا بەتایبەتی لە بواری سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و ڕۆشنبیریدا هەموو ڕێو شوێنێکی لەبار و گونجاو بە یاسادانانێکی بۆ دەگرنەوە بۆ بەدەهێنانی پەرەستاندن و پشتکەوتی تەواوی ئافرەتان بە مەبەستی زانەکردنی بەرخورداربوون و پیادەکردنیان بە مافەکانی مرۆڤ و ئازادی بنچینەکان لەسەر بناغی یەکسانی لەگەڵ پیاودا. بەندی چوارەم گرتنەبەری هەندێک ڕێو شوێنی تایبەتی کافی لە لای وڵاتە لایەنەکانەوە بە مەبەستی بەگەڕخستنی یەکسانی مەوجودی نێوان پیا و ئافرەت بە جیاکاری لەقەڵام نادرێت. یعنی زیاتر لە 30 بەندە سەرچەمی بەندەکان لە بواری کۆمەڵایەتی لە بواری سیاسی لە بواری مێژووی لە بواری پەروەردەیی لە بواری تەندروستی لە بواری یاسایی بۆ ئەوەی لەو بوارانەدا بەرگەی لە مافی ئافرەت بخوێ و ئەو مافانە پارێزرێن و جۆرێک لە پەیوەندیەکی کۆمەڵایەتی دروستی ئینسانیانە لە نێوان تاکانی کۆمەلگا دروست بێ داڕێژراوە نزیکەی 157 دەوڵەت و کوردمان وەزارەتیان لەسەر بڕیوە. ئێستا لە کۆی ئەو شتانێک کە باس ناکرێت یان دەتوانین بڵێن جیاکاری بۆیەکە تا ئێستا ناو کۆمەڵگەی ئێمە کە بۆتە سەرهەڵدانی تونند و تیژی و برەوپەیدان و شایەتپێدانی تونند و تیژی لێرەوە کۆمەڵگەی ئێمە پێویستی بە هۆشیاریەکی کۆمەڵایەتی دروستیە پێویستی بەوە هەیە هەر یەکێک لە ئاستی خۆیدا معاملەیەکی ئینسانیانە وەکو بەهایەکی وێنە بۆ ئافرەت دەوروبەری خۆی کچی خۆشێک جدای کچی ئافرەتەکانی دەوروبەری بکات و هەوڵی ئەوە بدا سەر لە خەمیەوەدا منداڵەکانی کە کوڕم نێرێتە بەرخوردن لە بەرامبەریدا شتەکانی پێبەش نەکات و فەرامۆش نەکات هەوڵدا عیلاقەتی ئینسانیان لەسەر ئاستی تێگەیشتن و ڕێز لێگرتن و بەهابوویە تێدانان برەو بە عیلاقاتی نێو خێزان بدرێ چۆن چاو لە کوڕەکەی نێو خێزانی خۆشدا وا چاو لە کچەکەی خۆت بنرخ و قیمەتە ئینسانیەکانی خۆشیان بێبەری بۆ لەبەرەوان بەردەوام یانەوەی وەکو ئاژە وەکو مێگەڵ نامە لەگەڵ ئافرەتدا بکەن و لە بەرامبەریشدا
تۆی پیاو یاخود تۆی ئینسان کە دەتوێت مامەڵەیەکی ئینسانیان لەگەڵ ئافرەتدا بکەین بە ئینسانێکی دەبنگ یاخود ئینسانێکی لاواز و بێدەسەڵات بدهێنە بەرچاو کە ئەمە شتێکێکە لە نەخۆشیەکانی پیاوی نێو کۆمەلگەی کوردەواری کە بەردەوام خۆی بە چەمچی پیاوەتیەوە بەسێتەوە بەڵام ئەو پیاوەتێدا لەو پیاوەتێدا تەنها لەکوێدا لە چۆن دەڵێن فلان کەس لەنێو مەجلیسی ئافرەتاندا پیاوەتەیەکەی خۆی لە بەرامبەر ئافرەتدا سەپاندووە بێ بتوانێت بێتە لەنێو خودی کۆمەلگا و لەنێو خودی پرۆسە سیاسی کۆمەڵایەتەکاندا ئەو پیاوەتەی خۆی بسەلمێنێت. ئومێدوارم سەرم نوێژان بن. زۆر سوپاسان. بەڕێزان میوانانی خۆشەویست ئەوەی مداخەلەی دەوێت پرسیارێک بکات باس فەرمێت بەڵام مداخەلەکان کورت بێت لەبەر ئەوەی ماوەیەکی کەمە لەبەر ئێمە ئەو یەک پرسیارێکی دێت هیچ حافظ ما مستر حافظ سەرەتا دەستخۆشی لە برای بەڕێز نووری بێخاڵی دەکرێت. حەزم کرد وەکو من کردێت چەند ڕۆکردنەوەیەکەم بە تایبەتی لەسەر ئەو کەسانەیان ئەو باوکوبرایانێک کە منداڵەکانیان بە تایبەتی کچەکانیان خوشکەکانیان لە مۆناڵەکانی کوردن دەردەهێنن باشتر وایە ئەو باوکانە یان ئەو برایانە لە ڕێی حکوومەتەوە بە پێی یاسا سزا بکرێت. هەروەها بتوانێت ماف چۆن هەر برایەکان باش ماف بە خۆیدا بۆ ممارەسەکردنی ڕۆژانەی ژیان هەموو مافێک بۆ خۆی بینێ ئاواش بەرامبەر بۆ خوشتیان خێزانیان داگتێ ببینێ. خاڵێکی کە لەلام گرینگە نەبوونی بەرنامەیەکی تایبەت لێنەوە ڕێکخراوەکان یان باشتر بڵێن یەکگرتنەوەی سەردەم ڕێکخراوەکانی سەر بە ئافرەتان. خاڵێکی کە گرنگ ئەوەیە ئافرەت ڕزگاری نابێ ئەگەر لە ڕووی ئابوووریەوە ڕزگاری نەبێت. پێویستە لەو ڕۆژەوە خۆشیارکردنەوەیەکی گرنگ هەبێت بۆ سەردەم ئافرەتەکان کە لە کوردستاندا ڕێکخراوەکانی ئافرەتان دەوری سەرەکی تێدابین و سپاس. بەڕێزان میوانانی خۆشەویست ماوەیەک بەر لە ئێستا بەر لەوەی بینە نێو پێشکەشکردنی بابەتەکەمان کۆمەڵێک فۆرمان بەسەر چەند کەسانێکدا بەش کردەوە ئاماژەمان بۆی کردبووناوی خۆیان بنووسن و تەمەنی خۆشیان دیاری بکەن لەگەڵ ڕەگەز نێرە ئاخۆت یاخود مێیە هەروە بارەی خێزانداری ئایا ئەو کەسە ژنی هێنا یاخۆت مێردی کردووە یاخۆت جودا یعنی دوای ئەوەی کە ژنی هێنا یاخۆت مێردی کردووە تەلاق دراوە. جارێک تریش دیسان ئەو فۆرمانە بەسەر ئەو کەسانە داوەشەکەی هیواداری دووبارە وەڵاممان بدەرە لەگەڵ داوای لێبوردنمان بۆ ئەو بەڕێزانە. هەروە بەڕێزان چەند پرسیارێکمان ئاراستە کراوە بەڕێز مامۆستا نووری وەڵامیان بداتەوە. پرسیارێکمان بەدەست گەشتێت دەڵێت بۆ بەڕێز تۆرجەر تۆ دەڵێ چی سەبارەت بۆی کەوالایانی ئیسلام دوو ئافرەت بە شەهیدێکەچەن لە پرسیارێکی تری داڵێت ئایا دەربارەی میرات ئەویش هەر لە ئاینی ئیسلام کوردی و ئەوەندی کەس ئەیبات بۆچی پرسیارێکی تر ئایا بۆچی تەلاق لە دەست پیاوە نەک ئافرەت کەچی نوێی کۆمەڵ ئافرەت. پرسیارێکی تریش دەڵێت ئەی دەربارەی سینکەوە لە ملیارێک ڕەتی کردو ئافرەتەکانیان بەویستی خۆیان هەڵساون کرۆمۆسۆمی ئێکسوای نێرەکانیان وەرگرتووە بۆ ئەوی کوڕیان ببێت دەڵێتی کەوا لە ئێمەش پێشکەوتووترن. بێگومان تۆ کە لە کۆڕێکی وادا قسە لە مافی ئافرەتەکەی لە کۆمەلگەیەکی واژە کە باسمان کرد ئاین تێیدا یەکەم دەسەڵاتە ڕۆحێکی سەپاندووە ئەو پرسیارانە دروستەرە بن. ئەو پرسیارانە کە دەڵێ لە ئاینی ئیسلامدا دوو ئافرەت بە شەهیدێک دەچن یاخود لە میراتدا دوو کەس حەقی برایشان دەبن یاخود تەلاق لە دەست پیاودا ئەوە لە ناوشاری کۆمەڵگەیەدا نییە کاکەجە خودی ئەو کەم کورتێ لە ناوشاری کۆمەڵگەکەدا نییە. هەروەها لە بەشێکیش نییە لە بیرکردنەوەی تاکۆکو ئینسانێک بە تایبەتی ئینسانش ئەو خودی بەرنامەکەیەکەوە دوهاتوە واتە وەکو ڕێگرێک لە بەردەم کۆمەلگایت و باسمان کرد ئەو فاکتەرانێک کە ڕۆ لە بینیدا دوواکەوتنی کۆمەلگایت و
لە باشخستنی کۆمەلگای تر لەوەی کە جیاکاری زیاتر بکرێت فاکتەری ترادیسیۆنی کۆمەڵایەتی دابنێتە فاکتەری کولتوری ڕۆحی کە دەورێکی باڵا بینەوەی جناب کە باسەکەی برادەر پرسیارەی کردووە ئەوە یەک لەو فاکتەرانەیە یعنی کە تۆ بەس لەوە بێ ئەوە کۆمەلگەکە ناوشیارە ئەو مامەڵەی لەگەڵ ئافرەت ناوشاری خودی ئافرەتەکەدا نهاتووە یان خودی کۆمەلگەکەدا نهاتووە خودی ئەو بەرنامەیەکە ئەو شتانی هێناون ئیدی لێرەوە کەمکوتێکە لەوەی دەست پێکە کەواتە گۆڕانکاریدا لە بنیادی کۆمەڵایەتی لە گۆڕانکاری یاخود تعاملێک دەمێنن لەگەڵ خودی کولتوری ڕۆحی سەردەم یاخود کولتوری ڕۆحی کۆمەلگا دەکرێتەوە بەندبووانە بەزین سەبارەت بۆ وەستین کە بەخوا چفران کوتیان ئەوە لە من پێشکەوتوترن وەڵاوە مشکلی خۆیتە یعنی بێتەرن تا سەر ناو چەشەی کۆمەلگەیش ئەوەیە ئاڵێ پیا و ئافرەت بافرەتێ وەڵا بە باوکی کوڕان بی لەوێش دیارە خەڵکێکی واشی هەر ئیمانی بۆەوە هەیە کە کۆمەڵێش بکە کاکوات هەروە پرسیارێکی ترمان بەدەست گەیشتووە دەڵێ بەڕێز مامۆستا نووری بێخاڵی ئایا چی بڕیاری ئەوە دەدات کە ژیانی ڕۆژانەی ئەو کتابیانە دابین بکات نەک لە قۆناغی سەرەتایی بەڵکو لە قۆناغی نێوەندی کەواز لە خوێندن دێنن بە جێرفانی بەتاڵەوە تا کۆتایی ساڵ لەو پۆلەدا دەنیشن کەچی تەنها بەچنە بیری لای دابینکردنی ژیانی ڕۆژانەی خۆیەتی دوایی بڕیاری واسینانی لە خوێندن ئەدات ئایا ئەوە گرفت نییە کە ئەو بابا بە ناچاری ئەو قوتابیە لە خوێندن بێبەش بکات؟ من نازانم ئەو خوشتیان دا بەڵام لەگەڵ ئێرادەرەش دام چێ بڕیار لێدات بێگومان توانە ئابوووریەکە باری گوزەران بەڵام پێت وایە ئەو هۆکاری باری گوزەران باشێکە لەوەی هەموو خێزانەکانی نەگەرە منداڵەکانی نەچن لە خوێندن ڕاستە لێرە نەهاتاریەتێک لە وایدا داهاتەیە داهات و سەرچاوی وڵاتی تو لە کۆمەڵ دەست کۆمەڵە دەستە بژێتەیە کە بە ویست و ئارەزوی خۆی بەکاردێنێ بۆ خزمەتی خۆی بەکاردێنێ و سێ بەشی کۆمەلگای بێ بەشە بەڵام من نمونەیەوە بۆ دێنەوە ماڵی لە تەریش قوتابخانەیە کە ناینێری هەتە سەرەتاییەوە باشە ئەوە چ پەیوەستیش بە بۆ بوارەدا هەیە واری ئابووری ڕۆڵێکی گرنگە ببینێت لە پێشکەوتنی کۆمەلگا لەوەی کە خودی ئافرەتەکەش وەک گوتم ئاماژە پێدا ئەگەر لە بواری ئابووریەوە ئافرەت بۆ خۆی بتوانێت سەربەخۆ بێت ئەتوانێت بڕیاری خۆشی بدە و کۆمەڵێک بەشدار بکات بەڵام تۆ وەرە ئەگەر بە ڕێژە وەربگرین ئەوانەی کە زیاتر ئافرەتەکانیان کچەکانیان دێنە دەر مەسەلە لەوەدا نییە کە لەبەر باری ئابووری دێنێت لەوە دەستیان قوتیە سێ بەش لەوەدا لەبەر بڕوای بەوە لێەوە ئافرەتە بخوێنێت بڕوای بەوە نیە کچی سبێ بێت بچێتە پەیمانگە لە شارێشتن تا ئێستا چەند کچیە شەشی ئەعدادیشکەوە کردەوە بەڵام لەماڵەوە پێدێنن وڵاتەکەی لەسەر ناکەین مستە هەولێریان مستە سلێمانیان مستە زانکۆیە پەیمانگە یعنی لێرەوێ لە سروشتی بکردنەوە ئەو خێزانانەوە سپاس هەموو لایەک من دەمێت ئاماژە بۆ مەسەلەیەکی زۆر ورد کەمەوە ئافرەت توژی هیچ بەسەر ئیسلام و شترەوە پەیوەندی نییە ڕۆحی قانونی عێراقی ڕۆحێکی جاهلیەتی عەرەب یعنی لە زمانی جاهلیەتیش عەرەب کۆمەڵە نەبیێک هەبووە ئێستاش لە ناوی قانونە هەیە نمونەیەکی زۆر سادەتان بۆ دەم لە ئێران کە جمهوریەتی ئیسلامیە کە زینا حەدی بۆ دانرایە کوشتار قتل حەدی بۆ دانرایە هەموو جمهوریەتی ئیسلامی نەیتوانی مشکلەی کوشتنی ئافرەت لە ناوچەی خوزستان کە منطقەیەکی عەرەبنشینە حەل کاتەوە یعنی زۆر سادەیە کاتە دەیگوت من فەسڵی دەدەمەوە خۆشکی خۆمە کوشتومە باوکەکە دەهات ئامۆزەکە دەهات بەریان دێتەوە مەسەلەی تریشکە هەیە ئێمە دەبێت ئاگادار مەسەلەی بن لە 75 بەدواوە دەبینی عەبا و قەچە زۆر بووە مەسەلەی تریشکە هەیە پیاو نامێنێتە ناو کۆمەلگای خۆیان یا ڕادەکات دەبێتە پێشمەرگە یا دەواتە ئەوروپا یا دەینێرنە جەبە عەلە کول حال نامێنێت پیاو لەو ماوەیە ئافرەت تووشی قەیرانی کتابێکی دەبێتەوە لە ساڵی 91 ئێمە خۆمان بێنزینمان لەسەر ئاگرێک کرد کە بێ ئەوەی بزانێت کە ئیشی بەعسە بۆ نمونە بۆتان دەڵێنەوە دەڵێن لە سلێمانی بە هەزاران ئافرەتیان دەرهێنا لە سژنی سلێمانی هەر کامە پێشەش منداڵیان لەگەڵاوە لەوانەیە یەک دوو نمونە هەبێت بەڵام ئەوەی کە بە هەزاران ئەوە مەبەست ئەوەیە ئەعتیباری ئافرەتی کورد بێنێتە خوارێ باشە سەبەب ئێمە دەبینین لە 75 بەدواوە ئافرەتی کورد دەکوژێت کەس پارێزگاری لێ ناکاتەوە مەسەلەی تریشەیە ڕۆشنبیرەکە خۆی تکاکەژە زۆر سادە
من خۆم بەندەی مخلستان باش نووسەری ئافرەتێکم سێ مەقالەم بۆ نووسیوەتەوە ناوەندێک ڕۆژیبی دەبینی ئالە تەنیشتمانە وێنێ ئافرەتێک لە گۆڤارێکی خۆی دەداتەوە لەسەریشی دەنووسێتەوە من تەداخلی سیاست ناکەم باشە کاتێک ڕۆژین بیرەکەی تۆ بیرکردنەوەی ئەوادەیە تۆ چۆن تەوەقعت هەیە لە کاتێکی نەخوێندەوە بێدیفاع لە مافی ئافرەت کاتەوە باشە ئینێ بەڕاست ئەوە نمونەیەکی زۆر سادەیە ڕۆژین بیرە کوردەکە